پێویستە ئەو کەسانێکەوە ڕوو لە گەشت و سەیرانەکەن ڕوو لە ناوچە سەوزایەکانەکەن بۆ بەهارە زۆر پێویستە ڕەچاوی پاراستنی ژینگەی هەروەها ژینگە و سروشتی پیرۆزی کوردستان بکەن. بەڕاستی زۆر گرینگە کە کاتێک ئەچێ سەیران بتوانی یاخود ئەو فکرێت هەبیت کە بتوانی ئەو پاشماوە و کەلوپەلانێکەوە لەگەڵ خۆت لە پاش خۆت بەجێدەوەی بتوانی هەمویان کۆ بکەوە لە ناو زەبڵدانێک لە ناو شتێکدا هەڵیان بگریت و بتوانی لەگەڵ خۆتیان لەو شوێنە بۆ شارەوانی بۆ کارمەنداری شارەوانی بتوانی بەجێ بێڵ یانیش ئەوە تا بتوانی هەر بە خۆت لەگەڵ خۆت بۆ بەر سارەی خۆت بهێنی و بتوانی لە شوێنێک بۆ کارمەنداری شارەوانی بێن بتوانن لەگەڵ خۆیان دەستی خۆیان هەڵیگرن و فڕێ بدەن. ئەگەر بێت و ئێمە گەنجەکانمان فێری خۆشەویستی نیشتیمان بکەین قەت ژینگەکەمان پیس نابی. ئەگەر بێت و چەند ساڵە ئەو هەموو کەناڵە کوردیانەدا دمەدرێن یەک لە بەرنامەکانیان لەسەر فەرز بکەن کە دەبی بەرنامەچیان هەبی گەنجەکانمان نەوەکانمان منداڵەکانمان فێری خۆشەویستی نیشتیمان بکەن قەت پێویستمان بە پیسکردنی ژینگە نابی. ئەسڵەن پێویستمان بە وەزارەتی ژینگەش نابی. درخواستی از مردم و مسئولین دارم اینکه طبیعت از خودمون خیلی به مراتب واجب تره. شاید ما بعد از چند سال بین این اجتماع نباشیم ولی طبیعت سالهای سال دهه ها صده ها هزاران سال به ماها خدمت میکنه. ما فقط به فکر خودمون نباشیم مقطعی هیچ موقع تصمیم نگیریم در مورد طبیعت.